13 ساڵ تێدەپەڕێت بەسەر شەهیدکردنی هەردی فاروق دوایین شەهیدی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی کە سوکار و بنەماڵەی شەهیدان دەڵێن تا ئێستا بکوژانی حەڤەی شوبات بە ئازادی دەسوڕێنەوە لە دۆسیەکاندا یاسا سەروەر نەبووە. بەدەستی چەتەکانی یەکێتی و پارتی لەسەر سەربانەکانی لق و مەڵبەندەکانیانەوە نییە لەوێتە قەیان لە ڕۆڵی ئەم خەڵکە کرد کە داوای ئەوەیە کردنیە چاکسازی بکە. فەرمو سەیر کە ئەم خەڵکە گەیشتووە بەچی ئێستا خەڵک گەیشتووە بەوەی نییە نانێکی دەستکەوێ. ڕوڕەشیە نییە ڕوڕەشیە بۆ ئەم دەسەڵاتە کە ئاوایی بەم خەڵکە گەیان. یا ئیتر نازان باسی چی ئەم دەسەڵاتەکەم چی خۆشیێکی ئەم دەسەڵاتە بکەم لە وڵاتەیە. بەڕێزانم ئەوەی کە نییە دڵی ئێمە ئاسوودە بکە و دڵی ئەم میلەتە ئاسوودە بکە سبەینێ کە دەنگدانە نییە هەرامۆی نییە پیر و گەنج و جوان نییە بڕۆن نییە دەنگەکەی خۆتان مرکاکە مەسیری خۆتان ڕزگار کرد خۆ من کوڕەکەی من شەهید بووە کاکە تازە جەرگی من بڕاوە ئێوەش باوەکو منتان لێ نەیەت. ئەم شەهیدانە لە پێناوی ئازادیدا شەهید کران نەک لە پێناوی پۆست و پارە و پلەدا. هیوادارم ئەو شەهیدانە جێگەیان بەهەشت بێ و بەهەشتی بەرینیش بۆ ئەوان بەرپا بکرێت و ببنە نازنامەیەک بۆ شەهیدانی کوردستان. نیگەرانی کە سوکاری شەهیدان لە دەسەڵاتداران ئەوەیە تا ئێستا دان بە هەڵەکانی ڕابردوویاندا نانێن و بەردەوامن لەسەر سیاسەتی برسیکردن و کوشتنی بەناحەقی ڕۆژنامەنووسان و گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی و یاساشکێنی بۆیە دەڵێن هیچ کات سازش ناکەن لە خوێنی ڕۆڵە بەناحەق کوژراوەکانیان. بەداخەوە ئێماڵین تا ئێستا هیچ کەسولایەنێک هیچ بەرپرسێک بە دادگایی نەگەیاندراوە نەگەشتووە بە ئەو ئامانجەی کە ئێمە ویستمان. بەڕاستی حەڤەی شوبات زەنگێکی بێکۆتایی بوو تا ئێستەیش هەر حەڤەی شوبات بەردەوامە من پێم وانە لە بەردەوامی خۆی بکەوێت چونکی دوای حەڤەی شوباتیش بینیمان پۆل خەڵکیان شەهید کرد و خەڵکیان زندە بەچاڵ کرد و خەڵکیان ڕفاندن و تۆقاندنی خەڵک. دیارە ئێمە ئەوەی لێرەوە داوایەکەین تەنیا ئەوەیە کە داوای دادگایی کردن و یاسا سەروەربوون و دەسەڵاتێکی پاک و بێگەر دەکەین. لێواری 18 نیسانی 2011 دەستگا ئەمنیەکان بە زەبری هێز کۆتاییان بە خۆپیشاندانەکان هێنا لە سلێمانی و هەردی فاروق لە شەقامی پیرەمێرد بە گولەی هێز ئەمنیەکان بریندار بوو. دوای 4 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا و هاوشەوەی شەهیدانی دیکە بکوژانی بە ئازادی دەسوڕێنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.